دێوار لە دهۆک و فاروقیش لە زاخۆ لەگەڵمانە بۆ گواستنەوەی هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆ دەسمە لای هێرش. سەرەتا هێرش بەیانیت باش لە هەولێر ئەمڕۆ چه هەواڵ و زانیاریەک هەیە؟ بەڵێ بەیانی باش مەریوان دیارە سەرەتای زانیاریەکان لە شاری هەولێر بە بوونی کەشوهەوایەکی گۆڕاو کە بەراورد بە ڕۆژانی ڕابردوو لە شاری هەولێر کەشوهەواکە گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە بۆ پێی ئەمڕۆ هەولێر تەپوتۆزاویە واتە خۆڵبارینێکی کەس ڕووی لە شاری هەولێر کردو و کەشوهەوای شاری هەولێر تەماویەکی پێوە دیارە. ئەمڕۆ ژمارەیەکی دیکە لە دووەم کاروانی حاجیان کە حاجیانی شاری دهۆکن بەوەی ئەوەی کە لە شاری دهۆک فڕۆکەخانەی نێودەوڵەتی نییە دێنەوە هەرێمی کوردستان و لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دەگەنەوە هەرێمی کوردستان. دووەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستان و یەکەم کاروانی حاجیانی شاری دهۆکە کە ژماریان نزیکەی 400 حاجی دەبێت و ئەو حاجێشی تێدایە کە لە وڵاتی سعودیە لە کاتی بەجێنانی فەرزی حەجدا بریندار بووە دیارە بەبێی وتەبێژی وەزارەتی ئەوقاف لە ئێستا داباری تەندروستی جێگیرە بۆیە حاجێش لەگەڵیانە دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و بڕیارە ئەم شەو کاژمێرنەوە بۆ دە ئەگەر هیچ گرفتێک لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی جدەدا نەبێت ئەوە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. دووەم کاروانی حاجیانی هەرێمی کوردستان کە بەم کاروانەوە دەکاتە زیاتر لە 800 حاجی گەڕاوەتەوە هەرێمی کوردستان. و هەر ئەمڕۆ لە شاری هەولێر کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کە ژماریان لە 30 ڕێکخراو زیاتر دەبێتەوە لەگەڵ کۆمەرێک لە ڕۆژنامەنووسان لەگەڵ ئەنجومەنی پارێزگای هەولێر کۆ دەبنەوە بۆ قسەکردن لەسەر کار و پیشەی ئەنجومەنی پارێزگای هەولێر لە ماوەی ڕابردوودا کە ئەو ئەندامانی ئەو ئەنجومەنە بەردەوام باس دەوە دەکەن کە کارەکانیان وەک پێویست نییە و کارەکانیان بە هەند وەرناگیرێەوە گوێ لە بڕیارەکانیان ناگرێت. بڕیارە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی قسەی لەسەر بکەن بۆ ئەوی بتوانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە تاوەکو ئەوان بگەن بە ئەنجامێکی باش بۆ ئەوی لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان و لەلایەن پارێزگاری هەولێرەوە گوێ لە بڕیارەکانیان بگیرێ. هەر ئەمڕۆ لە شاری هەولێر بڕیارە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر 850 کارتۆن شیری ماوە بەسەرچوو بسووتێنێ کە دەستی بەسەردا گیراوە لە نێو پارێزگای هەولێردا کە ئەم شیرە هاتۆتە هەرێمی کوردستان و ماوەی بەسەرچووە لە ئێستادا بەکەڵکی بەکارهاتن نایە. بڕیارە ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر ئەو شیرە بسووتێنێت بۆ ئەوەی بڵاو نەبێتەوە لە شوێنەکانی دیکەدا و لەلایەن تیمی کۆنتڕۆڵی بازاڕی شاری هەولێرەوە دەستی بەسەردا گیراوە. بەڵێ مەریوان. بەڵێ سپاس هێرش قادر لە هەولێر دەسمە زاخۆ بۆ لای فاروق. فاروق بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆی زاخۆ چین؟